بەخێر بێ ئاخوا بژی مامەژیان دەسێ ماجەکەم کوڕم تۆ چکاری مامە من نووسرم چییە نووسی وەڵا لە ئەنواع بوارە ئیشەکەم مامە من زیاتر لەگەڵ معاناتی خەڵکی دەژیم جا تو ئاگاو لە معاناتی خەڵکە ڕۆڵە ئەی چۆن مامە من ڕۆحم لەگەڵ میلەت هاتیەکەڵە ئەی ئەو جانتایە چی تایە وەڵا مامە ئەوە عیلم و معریفەی تایە ڕۆحم لەناو ئەم جانتایایە جا چۆن شتی وایە بێ ڕۆڵە ئابێ مامە ئاخرەمە کتێبی تایە کتێب یعنی ڕۆحم یعنی ژانم ئەوە نووسەرێکی ئەمریکی هەیە ناوی ئاجاسا کریستیە جیستی ئاجاسا کریستی کوڕەکە خانووی پورزامەڵی هەیە نە ئەو نییە ئا پێمان بڵێ چی ئێمە نا هەموەشنەوە ئاجاسا کریستی نووسەرێکی ئەمریکی بە قووەتە چیرۆکێکی هەیە بە ناوی دەمانچەکەم جاگەر کاتان هەیە بۆتان بگەڕمەوە چەند دەقە دەرەچیە وڵات تقریبا 2 ساعاتێک نا بابە من هیچی شوکارم دانیشم 2 سعات گوێلەوە بگرم تۆ واز لەوە بێنە باشە بۆ نەچوو ئەم سەر و مێقلە و لای دەلاکێ چاکەی کوڕی باوکم یا ئەم سمێڵە و ئاوا ڕەشتۆ تۆڵی چۆلەکەی باوکەی وڵی مامە ڕەشم نەکردوێتەوە ئەو چکە باوکیشم ناوی حەمەڕەشی و ئامۆژن تاڵی سپی نەکەوتە سمێڵێتە ئەمری خواشی کرد دوای مەجای حەلاقم نییە چونکە بە جددی فەرهەنگ ڕێگەم پێنایەت فەرەنگی کوردی نەمامە فەرەنگی کوردی چی فەرهەنگ برازایەکمە زۆر هارە تەمانی 3 ساڵە ئامۆژن بەخوا سەعاتی و چواری بەرەبەیانە خەوێت مەجای حەلاقم نییە ئەرە ڕۆڵە تۆ بە منە نەوە ناوە چییە مامە من کوڕی بچۆکە شێردڵ شۆڵدر ئەمە شۆڵدەر بۆ خاتی خوا شامپۆیە شێردڵ ئەڵێ مۆسعەت چۆنە؟ وەڵاهی ئامۆژن زۆر باشم ئۆکێ ئەو ڕەحمان یعنی کوڕم دەفتەرێ هەیە ئەرە وەڵام مامە بەقەدەر بارەستایی و باڵای خۆم دەفتەرم لە ماڵەوە هەیە ئەو ڕەحمان لە سیارەکە ئەگەری شەڵا ئەم مۆزوو ئەبە نسی بێڕۆڵە بەشکم سیارەکە بۆ ئامۆژنیشە بگۆڕی حەزی لەم سیارە هینەکان هەیە جی کلاس جی کلاس جی کلاس حەزی لە جی کلاسە چێ بۆ گۆرە مامە تۆ کوڕم بۆ مامە تۆ دەفتەر بەچی تێگەت و خۆ دەفتەرە دۆلار ناڵێ من دەفتەری نووسی ناڵێ ئەی بەخێر نەیتەوە وەم زانی دەفتەرە دۆلارێ ئەو ڕەحمان تو واز لە مۆزوعانە بێنە ئەڵێم پێگەوشتت چۆنە هەمۆژن بەخوایەک احترامم هەیە لە بازارڕا کە سەلامیان لێکم 50 هەڵەچێڵێ کە هەمەشێ دڵ بەخێر بیت منەوانە ناڵێم ئەڵێم لە فەیسبووکەکە و فرێندت چەنە وەڵاهی ئامۆژن هەتا دوێنێ 1050 بوو ئەم بەیانیە سعات حوتی بەیان لە دەرگادرا مامە هەر ڕوحم چوو کە یەکەم وسەیەکەم لە بەخچەکەی دراوسێمانە وتی تینومە تۆزێ ئاوم بنێ وتم لایکێکم کە بەسەر چاو بوو بە 1050 یەخوا بەخێر نەیتەوە باشە کوڕم باجی عایشەی لە 1.5 میلیۆن لایەوە تو واز لەوە بێنە مەحسومی دراوسێمان بۆ کڕۆزاکەی هاوتی 2 میلیۆنەمەیە هەر دەرگام لێ نەکردەوانێ ئەرێ بەڕاست مامە ئەو ئایشەخانە ئیشی چییە؟ کوڕم ئەو ئایشەیە ئاواکە سناپەکە آخر چۆن یعنی چۆن ئێ ناڵێم ئاوا وەستاوە لەگەڵ مەجموعەیە ژنی کە ئاواکەن و سناپەکەن ئاخر یعنی چۆنی کوڕەکەم ئەزانی چۆنیە بە 12 ژنن دانیشون کە سناپەکەکەن بە هەر 12ەکە 6 مەتر قماشیان پێوە نییە یعنی فەقیر حاڵن نەبا بە فەقیر حاڵێکی کوڕم بەڕووتی سناپەکەکان بۆی خەڵک بیبینێ یعنی گەرمایانە کوورە تۆ من شیا دەکەی گەرمای چی دەهاتە بڕۆ دەرەوە دەی تۆش یعنی نامێتێ ناوەڵا ئەتێ بە ژێر پیاڵێ فرێندەوە کچێکی بەمێ بەخوا نادەماتە بۆ دەرەوە دەی حیف من فەرهەنگ کوشتومی فەرەنگی برازا و نەوەڵا فەرەنگی کولتوری کوردی دە هەستە بۆ دەرەوە هەستا ئەوە و شوتێشم هەر نەخوارد چاو هاتووە بەوەngە فرێندەوە کچی بەمێ بەخوا چاوە پێی ناکەوێت